وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. خوایە گیان ئێمە هەر تۆ دەپەرستین، سەری ڕێز و نەوازش هەر بۆ تۆ دادەنەوێنین، کڕنۆش و سوژدە هەر بۆ تۆ دەبەین، هەروەها پشت و پەنامان هەر تۆیت، داوای یارمەتی هەر لە تۆ دەکەین، کۆمەچی و هێز و توانا هەر لە تۆ دەخوازین. خوایە گیان هیدایەتمان بدە بۆ سەر ڕێگەی ڕاست و دروست، ڕێگەی خواناسی و دینداری، ڕێگەی بەهەشت، ڕێگەی سەرفرازی و سەرکەوتن بەسەر نەفس و شەیتاندا، ڕێبازی ڕێک و ڕەوان بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی تۆ، ڕێگە و ڕێبازی ئەوانەی کە لە ناز و نیعمەتی ئیمان بەهرەمەندت کردوون، لە ناز و نیعمەتی ئیسلام بەهرەوەرت کردوون، لە دنیادا ئاسوودە و شادت کردوون بە نووری ئیمان، لە قیامەتیشدا شادیان دەکەیت بە بەهەشتی بەرین و تەماشاکردنی ڕوخساری پڕ لە نور و شکۆمەند و ڕازاوەی زاتی پیرۆزی خۆت، نەکرێ بازی ئەوانەی کە خەشم و قینت لێگرتوون لەبەر ئەوەی لە ڕێبازی تۆ لایان داوە، دنیا پەرستن، ستەم لە مرۆڤایەتی دەکەن، دژایەتی ئاینەکەت دەکەن، هەروەها مەمان جێرە لەو کەسانش کە گومڕا و سەر لێ شێواون، هەوڵ نادەن بیر بکەنەوە ڕێبازی ڕاستی بدۆزنەوە، لەم سەردەمی زانست و زانیاری و پێشکەوتنەدا هەندێ لە پێغەمبەرانی خوا بە کوڕی خوا دەدەنە قەڵەم، یاخود بت و گا و مانگا و شەیتان و جۆرە هابت دەپەرستن، یاخود بێباوڕن و ئارەزوو حەزە ناپەسەندەکانی خۆیان کردووە بەخوای خۆیان. پەروەردگارە لە دنیادا هەر چاکەمان پێ ببەخشە و چاکە بنێرە ڕێگامان، لە قیامەتیشدا هەر چاکە و بەهەشتی بەرین و شادبوون بە دیداری زاتی پیرۆزت و بە فەزل و میهری خۆت لە سزای ئاگری دۆزەخ بمان پارێزە. پەروەردگارە لێمان مەگرە ئەگەر فەرامۆشیمان بەسەردا هات یان گوناه و هەڵەیەکمان لەدەست قەوما، پەروەردگارە ئەرچی سەخت و کاری گران مەدە بەسەرماندا وەکو ئەوەی داوتە بەسەر ئەوانەی پێش ئێمەدا، پەروەردگارە ئەرکێک مەدە بەسەرماندا لە تواناماندا نەبێت تووشی بەڵاو ناخۆشیەکمان مەکە، توانا و هێز و هەناومان لێ ببڕێت، گوناهمان بسڕەوە، چاوپۆشی بکە لە هەڵە و تاوانەکانمان، داواکارین بەزەیی بێتەوە پێماندا، ڕەحممان پێ بکە، هەر تۆ پشت و پەنا و یاریدەدەری ئێمەیت، بۆیە داوا دەکەین سەرمان بخەیت بەسەر قەومی کافر و خوانە ناساندا. پەروەردگارە دڵەکانمان لە خشتەمە بە دوای ئەوەی کە لە نیعمەتی ئیمان و هیدایەت بەهرەمەندت کردوین، و لە سۆز و میهری تایبەتی خۆت بەهرەمەندمان بکە، چونکە بەڕاستی تۆ زاتێکی بەخشندە و بەخشێنەری. پەروەردگارە ئێمە بەڕاستی و بە تەواوی ئیمان و باوەڕمان هێناوە بە هەموو بەشەکانی باوەڕ، داواکارین کە لە گوناه و هەڵەکانمان ببووریت و لە ئاگر و سزای دۆزەخیش بمان پارێزیت. پەروەردگارە ئێمە ئیمان و باوەڕی تەواومان هێناوە بەو قورئانە پیرۆزەی کە ڕەوانەت کردووە، شوێنی پێغەمبەرەکەشت کەوتوین، داواکارین کە لە ڕیزی شایەتەکانی گەیاندنی بەرنامەکەتدا تۆمارمان بکەیت. پەروەردگارە لە گوناه و هەڵەکانمان خۆش ببە، لە زیادەڕەوی کاروبارمان ببوورە، بەردەوام پابەندی ئاینەکەتمان بکە و سەرمان بخە بەسەر خەڵکانی سەرگەردان و بێباوەڕدا. پەروەردگارە بەڕاستی ئێمە گوێمان لە بانگخوازێک بوو بانگی کردین بۆ ئیمان و دەیفەرموو ئیمان بهێنن بە پەروەردگارتان، جا ئێمەش بێ دوو دڵی خێرا باوەڕمان هێنا وتمان پەروەردگارە دەتۆش لە گوناه و هەڵەکانمان خۆش ببە، چاوپۆشی بکە لە کردارە ناپەسەندەکانمان و لەسەر ڕێبازی چاکان و بەختەوەران بمان مرێنە و
لەگەڵ ئەواندا کۆمان بکەرەوە. پەروەردگارە ئەو بەڵێنەشمان بۆ ئەنجام بدە کە لە سەرزاری پێغەمبەرانتدا بە ئێمەت داوە کە سەرکەوتنە لە دنیادا و بەهەشتی بەرینە لە داهاتوودا. لە ڕۆژی قیامەتیشدا خەجاڵەت و ڕووزەردمان مەکە، بێگومان تۆ بەڵەنشچێن نیت و بەڵێنی خۆت دەبەیتە سەر. پەروەردگارە ئێمە ئیمان و باوەڕی دامەزراومان هێناوە بە هەموو پایەکانی ئیمان، دەتۆش لە ڕیزی پەیڕەوان و شایەتەکاندا تۆمارمان بکە. پەروەردگارە ئێمە بەشکاندنی فەرمانی تۆستەممان لە خۆمان کرد و زەرەرمان لە خۆماندا، جا ئەگەر لێمان خۆش نەبیت و بەجەیت و سۆزت نەبێ بۆمان، ئەوە بێگومان زەرەرمەند و خەسارەتمەندین. پەروەردگارە ئارامگری و خۆگریمان بەسەردا بڕێژە و پایەدار و دامەزراومان بکە و سەرکەوتنمان پێ ببەخشە بەسەر هۆزی کافر و بێباوڕاندا. پەروەردگارە خۆگری و ئارامگریمان بەسەردا دابارێنە و بە موسڵمانیەتی بمان مرێنە و کۆتایی بە ژیانی دنیامان بهێنا. پەروەردگارە لە ڕەحمەت و میهری تایبەتی خۆت بەهرەمەندمان بکە و ڕێنموییمان بکە تا لە کار و کردارماندا سەرکەوتوو و سەرفراز بین. خوایە گیان داواکارم ئەوەندە ترس و خۆشەویستی خۆمان پێ ببەخشیت کە ببێتە بربەستێک لە نێوان ئێمە و گوناهاندا، ئەوەندەش لە ملکەتی و فەرمانبەرداری بەهرەمەندمان بکە تا بەهۆیەوە دەگەینە بەهەشتەکەت، ئەوەندە دڵنیاییشمان پێ ببەخشە کە هەموو پێشهاتەکانی دنیامان لا ئاسان و سوک بێت. خوایە گیان تا لە ژیانداین با لە دەستگای بیستن و بینین و هێز و تواناماندا بەهرەمەند بین و ئەو توانانە بجێڕە بە شێوازێک کە دوای خۆشمان خەرمانی چاکەکانمانی پێ زۆرتر و زیاتر بێت. خوایە گیان تۆڵەمان بسێنە لەوانەی کەستەمیان لێ کردوین، بەڵاو پێشهات لە ئاین و باوەڕمان دوور بخەرەوە، دنیا مەکە بە گەورەترین ئاوات و هیوامان، بە شێوازێک پێی دەنازین، بەهرەکانمان تەنها بۆ بەدەستهێنانی دنیا بێت، هەروەها کەسانێکی بێڕەحم و دڵڕەق زاڵ مەکە بەسەرماندا. خوایە گیان نێوانمان چاک و پتە و بکە و کێشە و گرفت لە نێوانماندا مەهێڵە، دڵەکانمان یەکخە و خۆشەویستی لە نێوانیاندا دروست بکە، هیدایەت و ڕێنموییمان بکە بۆ هەموو ڕێبازەکانی ئاشتی و هێمنی، و لە تاریکستانەکان ڕزگارمان بکە و بمان خەرە نێو نور و ڕووناچیەوە، و لە گوناه و تاوانی نەهێنی و ئاشکرا بە دوورمان بگرە. خوایە گیان بەرەکەت بڕێژە بەسەر دەستگاکانی بیستن و بینین و دڵ و دەروونماندا، تەوبەمان لێوەربگرە، چونکە بەڕاستی تۆ زاتێکی تەوبەوەرگر و میهرەبانیت. هەروەها بمانجێڕە لەو کەسانەی کە سوپاسگوزاری ناز و نیعمەتی تۆن، باسی دەکەن، وەسفی دەکەن، پێی رازین، داواکارین کە لە ئەو پەڕی ناز و نیعمەت بەهرەمەندمان بکەیت.